جاری کەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو سەحابەکانیە ئەم چوار گۆشەیە ئەکێشێ لەسەر ئەرس، دوایی خەتێکی ڕاست دەکات لەناو چوارگۆشەکەیە، چوارگۆشەکە تێپەڕێنێ بۆ دەرەوە، دوایی لەناو چوارگۆشەکە و لەسەر خەتە ڕاستەکە کۆمەڵێک خەتی یەکتر بڕەکات کە ئەگەنە سەر ئەم خەتە ڕاستە. ئەفەرمێ هذا ئینسان، فەرمێ ئەمە ئادەمی زادە. ئەو چوار گۆشەیی دەوری داوە، فەرمێ هذا ئەجەلوه، ئەو تەوقەی ئەو چوار گۆشەیی کە تەواو ئاوا لەسەری داخرا و مەجای دەربازبوونی لێی نییە، فەرمێ ئەمە ئەجەلەکەیەتی، مەجای دەرچوون لێی نییە. ئەو خەتەی کە چۆتە دەرەوەی چوار گۆشەکە، فەرمێ هذا ئەمەلوه، ئەوەش هیوا و ئاواتەکانێتی. ئەم خەتە وردانەی کە لەسەر خەتەکە کراوە و لە ناو چوارگۆشەی ئەجەلەکەیایە، ئەفەرمێ هذه عوارضه، فەرمێ ئەوە ئەو کێشە و مشاکلانەیە کە تووشێ بێ. واتە بە معنایەکی تر ئینسان ڕێبواری ڕێگەیەکی دوورە،